منی تر کردومە بە عادەت هەموو جارێکە پرسم و هەموو جارێکیش دێمەوە سەرەتا. بڕوا ناکەم جارێکی تر بگەڕێمەوە لای. ئەبێ ئیلهامەکان لەناو خۆتەوە گەشە بکەن. مرۆڤ بێت ئەرێنی بێت. ئەگەر ئەرێنی بیت شتی باشیشێتە ڕێگات. بڕوا بکە تا ئێستا پێ بەڕاستی ئەو قسانەی بۆکەم. هەموو ئەم قسانە فەلسەفە نین، ئەدەبیاتیش نین، نەقسەی شەڕن نەقسەی خۆشی. یەکە بە یەکەی و دیالۆگانن کە بابەتی سەرەکی پرۆگرامی 964 کەسە.